بینرانی بەرنامەی دەتوانم سڵاوی خوای گەورەتان لەبێت. دەتوانم ئەم جارە لە شارەدەی پیرەمەگرونە لێرە خاوەن پێداویستێکی تایبەتی زۆر تایبەت هەیە کە توانیوێتی لە ڕێگەی پیشەی دانانی سیستەمی ئاو و ئاوەڕۆ و هەندێک جار ئیشی کارەباش بژێویژیان بۆ خۆی خێزانەکەی دابین بکات. ئێستا ئەمە لەناو یەکێن لەو بینایەداین کە لێرە بینایەکی بەرزە بەڕاستی بۆ کەسێکی ئاسایش تا ڕادەیە قورسە ئیشکردن لە بینایەدا، بەڵام بە خۆشحاڵیەوە وەستا سۆران ڕەزامەندی دەروڕیوە کە توانەکانی پیشان دەین و بەرنامەی دەتوانم ئەم جارە لەگەڵ ئەو دابێت. ساردیش بێت خۆشی دەوێت دەنەنگری بێ بە بڕبڕنەوە. کاگوتە سۆران سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی دەتوانمدا. سپاس بۆ خۆی گەورە بەخێراتنتان ئەەکەم، خەتی کەناڵەکەتان ئەەکەم. سپاس بۆ خۆی گەورە کەناڵەکەی لە خاوەن پێداویستی تایبەت پرسێتەوە وە لەو حکوومەت هەموو کەمەندامانی بە منیشەوە بە هەموو کەمەندامانەوە پرژگوێ خستووە و داواکارم حکومەت لە عەقلی کەم ئەندامی خۆی بێتە دەرەوە چاوی بە هەموو کەمەندامانی کوردستانە چاوی لێوە بێت. زۆر سپاسیار ئێمە وەکو پێیان ئەمە بەرکی خۆمان دەزانین کە تواناکانی ئێوەی خاوەن پێداویست تایبەت پیشانی بینەرەکانمان بدەین. ئەگە سەرەتا بزانین کاگوتە سۆران کێیە چۆن بۆ بڕیاری داوە لەگەڵ ئەوەی کە بەشێکی زۆری جەستەی وەکو پێویست ناتوانێت بەکاربێنێ کار ناکە، بەڵام ئەم پیشە قورسەی بۆ خۆی هەڵبژاردووە. وڵی سپاس بۆ خۆی پەروەرگار، ئەمە فەزڵی خوایە. من یەکەم جار لێرە شوان بووم لە ناو شارۆچکەی پیرەمەگروومە، شوان بووم لە ساڵی 90ەکانە، شوان بووم لەو دەشتەی بڵێن قەرەشتان ئەوە شوان بووم لە گرۆتەقی گردەوەرەمانە شوان بووم. دوای یاتمێرە بڵێن حەچەند سەیرم کرد شوانی توانە مردەوردە بەرەو شوانی ناوازە بوو. تچوومە سلێمانی سپاس بۆ خۆی گەورە بوومە مەراقیبی بینایەکی مامم لەگەڵی براکەمە لۆنەوە دەسم کرد بە ئیشکردنی تەسیساتی ئاو و ئاوەڕۆ وەسایەکمانێنە وەسا حەسەنی ناو بوو وەزانم درۆپ نەکردوی هەڵەبجێیی بوو لێنەوە من دەسم بەم ئیشە کرد. ئەم ئیشە یەکەم جار لەگەڵمە هاوکاریمە کرد دەی وردە دیقەتی دەسیمەدا و ئەمانە زۆرم پرسیارەکە چەنانەت وای لێ ئەها تووڕە بوو وای لێ ها تووڕە بووم تووڕەمە بە منەمەوێ فێری ئەم سەنعاتە بم ئەمەوێ فێر بم چونکە ئەمەوێ بسوێنێ وەکو تۆ ئیسفادەم بۆ دین و ژینی ئەم میلەتە هەوێ. بەڵێ دیارێسا وەرزێکە وەرزی سەرمایە سستانێکە بەڕاستی سامە لێرە وەستاوێن چە خۆرەتاو بەدەرە، بەڵام سەرمایەکەی زۆر بێ ئەندازەیە. تو بە سەرما و گەرما هەر خەریکی ئەمیشەی ڕۆژانە؟ قوربان ژیان گەرما و سەرما ناپرسێ، ژیان تۆ پێویستە بە شتێک بێ ئەوێ چی سەرما بێ ئەوێ چی ئەو کارە ئەنجام بێت، بەڵام هەتاکو غێری ئەوە نەبێ ئیشی کاویە نەبێ چونکە کاویە نەگاتە حەدی خۆی بەڕاستی ئەو لینجانەیەگە پێوێتی ئەو لینجانە نەیتاوێنێتەوە سبێنی ئاوەدا لەوانەیە مانگێک ئەو نەدا یان لەوانەیە یەکسەر بیدا ئیتر چۆن کاویەکە پێی بێری ئاوایکە. کاک سۆران دیارە ئێستا لە خوارەوە پێشەوە بێنەسەرەوە چاڵی زۆر گەورە دەبینیم بۆ بۆری ئاوەڕۆ هەڵکەندراوە. بەڵێ هەر خۆش دەچێنە ئەو چاڵانەوە بەستنیێوانش خۆ دەی. بەڵێ ئەوە گشتی بۆ نمونە وستافەم لەگەڵا خۆم جار وایە بڕینیان بۆکەم ئیتر چۆن مەسەلەن ئەو شوێنێکە پێویستی خۆم کە ئەچمە خوارەوە پێویستی خۆم نەکا، بەڵام دوایی خۆم گشتی دێم ئەچمە ناوی ئەچمە ناوخانەکەکەوە تەشینی لێدەم تەرازوی لێدەم لە کولی مەترێک سامتینێکی ئەدەمێ لەبەرەوەی ساندەر ئەوێ مەترێک سامتینێک بێ لەبەری زیاتر نەبێ ئەو پیسایە بۆ بۆریەوە نووسێ سبێنێ بۆگەن نەکا و نەژیرێ. بەڵێواتە کاگوتە سۆران جگە لەوەی کە لە ڕێگەی ئەم پیشەوە توانیوێتی بژێوی ژیان بۆ خۆی خێزانەکەی دابین بکات، خەڵکانێکی دیکەش بەهۆی پیشەکەی تۆ توانیویانە سودمەند لە تۆ؟ بەڵە سپاس بۆ خۆی گەورە تا ئیسا ئەوە دوان واخرکە فێر وەساییەکەم دانێک تیشم فێر وەسایی کردووە الحەمدولillah ئەو تاعین بوو ئیسا لە قەڵای سووسێ داوامی لە قەڵای سووسەیە. بەڵێ 10 ساڵ زیاتر لەگەڵما بووە تەنانە نێزانی کاوێ بگرێت الحەمدولillah بۆتە وەسا، بەڵام ئیسا تاعین بووە لەوانەیە ئیشی وەسایی تۆزە زەحمەت بێت چونکە کە تاعین بوێ لەوانەیەم کاتێک بۆی نەکرێت. بەڵێ ئەمە هیوای لە شتاقت بۆ دەخوازین دەچینە خوارەوە بە ئینشاءالله بە عەمەلی ئیشەکانی تۆش بیم زانین چمان بۆ دەکەی لە خوارەوە. ئینشاءالله فەرموو. کاک سۆران ئەوە تۆ بەیانیان ساعت چەندەی بۆ شوێنی ئیشەکەت کەی هەڵدەستی کە
کەی دەست پێ دەکەن وڵایی تر نوێژی بەیانیم کرد زۆر بەیانی ناخەومەوە زۆر بەیانیش ئەخەومەوە ئیتر تا نانەخۆین و خۆم حازرەکەم بەس هاوینان زوو دێن هاوینان زوو دێن چونکە لەبەرەی هاوینان سعات حەوت کوردەواری خۆمانیاڵە نیمەڕۆێ قورسترین هەنگاو کامەیە کە بەلاتەوە زۆر قورس بێت بۆ تۆ خورسرین هەنگاو نەخشە داڕێژانەکانێتی چۆن ینی چۆکە تا نەخشەی بۆ داڕێژی ئەو نەخشانە زۆرەکەوێت لەسەرەوە بۆ نمونە دەی بیری لەکەیتەوە ئەم کونە چۆن ئەمنێ ئەم بۆری بۆ سەرخەی دەی لە شۆ بەی بێری ئیتە تۆزە ئەوانە قورسن هەتاکو و ڕاستەڕێیەکەی ئەنی تۆ خۆت ئیشی ئەندازەیەکەش دەکەی وەکو مهندسێک ئیسا بەڵێ ئیسامە وەسایەکی کە هات بەڵێ وتی مەلەکەوان پێی وتوتم خەچێکە بابێ بابێت لەگەڵ هەتومان ڕەشەکەیمان داڕشت نەکانیمان داڕشتووە یاڵا بەس زۆربەی بیناکان سە بیناکەم لای شاری جوان لە سێمانی داڕشت کابرای مهندسات تی وەڵی من ناتوانم ئەوەی داڕێژم یعنی ناتوانم بۆ شێوەی تۆ ئەگەر ئیشت پێکردە ناتوانم ئاسی خوێندەواری چۆنەکە ئاسی خوێنەواریم سفرە ئەنی نشتە خوێندەوە خۆت ئەمیشان وەڵی یەک سفرە هیچ شم نییە بەس تۆزە لە حساباتە باشم لە حساباتە عنی بۆ نمونە ئەزانە مەتەن ئێرە ئەمە 3 مەتر و 10 سانتی نیەوێ 3 مەتر و 4 سانتی نیەوێ 20 سانتی نیەوێ سیەوێ ئەوانە کێشەم نییە بەس وەکو خوێندنەوە ناتوانم سۆرانی ساگەتە بین کردێت کۆمەڵە کەسەکەن جستێکی ساگان هەیە خی گەورە مشکێکی باشی پێداون تەندروستێکی باشیان هەیە بەڵام هەمان کاتدەدانیشتون نەڵەن ئیش نییە ئیش ناکەن قسە چییە بۆ ئەوانەتەوە وڵی ئەڵێ دەسیمان و لەسەر سکی تێر ئینسان تۆ چۆرە ئەو مەیانە بۆسە خی پەروەرگار ناومێدە ناکە ڕۆژێک ناومێدی کردی دوان ناومێدی کردی سیان نامێدی کردی سەری چوارەم خی پەرۆگار ڕستەکەت هەر بۆ هەنێرێ چونکە خی پەرۆگار کەس دە برسا ناکوژێ بەڵ فەرم بەڵە ئەڵ لە هەمان کاتیش دەلەوانێک کۆمەڵە کەسانی کەشە بن هاوشەوەی جنابتان خام پێداویست تایبەتنی ئەوانیش بە لە دەستدانی بەشێکی جستیان زۆر بێ ئەمەل بوون لە ژیان کاک سۆران چ بۆ کەسانە دەڵێت وڵی هیوادارم ئینشەڵڵا ئەوانیش هەوڵ بن بە پشیوانی خی گەورە هەوڵ بن خی گەورە ئەگەر بۆ نمونە من سەقاچی لێ سندومەتەوە بەڵام سپاس بۆ خی گەورە خیرەتی لێ نەسەندومەوە خیرەتی داوە پێم خیرەتی سپاس بۆ خی گەورە ئەگە بڵێم لە حەدی خۆم زیاتر خیرەتی داوە پێم درۆی نییە یعنی الحەمدولیا زۆر باشم سپاس بۆ خی گەورە منە تا ئیسا الحەمدوللا خێزانم پێکۆ ناوە سپاس بۆ خی گەورە کە زیارێکی نەداوە پێم ماڵم کردووە هیچ کە زیارێکی نەداوە پێم بەڵام زەویەکیشم کردیە پارچێ زەوی ئەوش کە زیارێکی نەداوە پێم بەڵام خۆم کردومە بەڵام ئیسا چاڕێی کەرەمی خی گەورە مشەڵە بیناکە بکەم ڕستێکم بۆ منێرە ئیشەڵڵا خی گەورە وردەودا دەست پێەکە ئینشاءڵڵا ساچینە ناو قەرەکانە بزانین چما بۆکەی باشە بەڵام ئەم بینا ئێمە فی سەبیلیلای بەس بەڵێ سەبیلە لەبەر خاتری ڕەضامەندی خوای بەسین ئەنی واتە تۆ ئێستا لێرە ئیش دەکەی بە خۆت و بە ستافەکەتەوە هیچ دەست حەق دەستێ وەرناگرن لە بێناوی خی گەورەی نە وەڵا فی سەبیلیلە لەبەر خاتری ڕەضامەندی خوایە چونکە ئینسان ئەوێ باجی جسمی خۆی بدا زەکاتی جسمی خۆی بدا بۆ پاشە لە ڕۆژی قیامەتە ئەو زەکاتی جسمی خۆی خی گەورە ساقی کردو ئینی کردووە زەکاتەکەی بین خاوتان قەرە بکاتەوە بەڕاستی ئەمەکێکی پیرۆچکان پرۆژێکی خێرخوازیەوە نێ من بزانم بەڵێ هێچم قۆناغی زۆر ناخۆش بکات سۆرانە بێنە باوکاری کاگوسە سۆران بە دیاریکراوی چەند ساڵ لەناو ئەوی میشەدایت دەمێکە وەڵایی نزیکەی بۆ 15 ساڵەتی 15 ساڵ ئەم پیشەی خۆت بەلاوە خۆشەویستە سپاس بۆ خی گەورە هەر زۆر چاکە هەمژەی خێر و خێراتیش و پیاوەتیش و چاکەشی تایە یعنی مزگەوتە خوا لە خێری دەرنەکە ئیشەڵڵا لەوانی بۆ ناڵێم ئیشەڵڵا بێتە ڕیایی لەم منتیقا لەم دۆڵی بڵێن سوورداشا کەم مزگەوتەیە دەسی منیتیانەوێ و خێرمتیان نەکردێ بەڵێ کاک سۆران من لە کۆی ئەو بەرنامانەی کردو من لەگەڵ هاوشەوەی کەسانی وەکوی ئەوە کە بەشێکی زۆر جەستیان لەدەستداوە بەڕاستی ئەنی خاڵێک بەدی دەکەم کە ویش متمانە بەخۆبوونە لە هەمان کاتیشدا بەڕاستی ئەنی ئەو کەسانە کەسانێکن کە بە سەربەرزی و گەشتبێنەوە بۆ ژیان دەڕوانن دەمەوێت لە تۆ پرسم بەڕاستی تۆ شتێکی لەو کەسانە کە سپاس بۆ خوا گەشتبنی زۆرت پێوە دیارە توانایەکی تایبەتیت هەیە
پیشەکەت پیشەیەکی تا ڕادەیەک قورسە بەڵام براتەوە خۆشەویستە ئەم گەشتبینیە ئەم تێڕوانینە بۆ ژیان لا ئێوە لە چی وسە چاوە دەگرێت قوربان یەکەم عقیدە ئینسان نەگەر عقیدەی بەخوا بوو خوای گەورە هەموو شتێکی بۆکە بەڵام من هەمیشە خۆشە چونکە ژیانی خۆم و خێزانم و گشتمان لەسەر ئەمین ئەگە خۆ گشتمان کەمەندامین یەک مناڵم ساقە طبعا ئەبێ بەڵەواتە خزانەکەش خاوەن پێدەویست تایبەتیە بەڵێ خێزانەکەشم و کوڕێکیشم و 4 نەفەرین سییانمان کەمەندامین بەڵێ چۆن ئەرەوەڵا خۆشترین ئیشە لەلای من پێنج فەرزە دوعاکەم کە خوا لە خێری دەنەکات چەند جار پێش نوێژی بەیانیان هەڵەسم بەڵام خوای ژیان ڕستقم بەنسیب کە ئەمیشە بکەم طبعا خۆشمەوێ بۆیە هەمیشەم خۆشە چونکە چۆنە لە ژین و دینی منی تایە هەم ئەتوانم خێر و خێراتی لێ بکەم هەم ئەتوانم بژێوی ماڵیشم پێکۆنێم ئەویش هەر عیبادەتە چونکە ئەمەش عیبادەتێکە لەو عیبادەتانێکە خوای پەروەردگار باسمان ڕاستە بەڵێ کاک سۆران دیارە ئێمە حەزمان دەکەن زیاتر لە خزمەت جەنابەت دابین بەڵام کاتی بەرنامەکەی ئێمەش دیاری کراوە دەمەوێت قسەی کۆتایی تۆ بزانم لەسەر بەرنامەکەی ئێمە و بەسەرکردنەوەی ئەو کەسانەی کە خاوەن پێداویست تایبەتین چونکە لەوانەیە لە زۆربەی کات چیرۆکەکان تا ڕادەیەک نزیکیان لە یەکدی هەبێت بەڵام لە ناوەڕۆکدا جیاوازی زۆر بەدی دەکرێت لەو کەسانەدا تۆ قسە چییە بۆ بەرنامەکەی ئێمە وڵی من دەڵێم یا ڕەبی خوایە هەموو کەسێک سەرکەوتووکە بە تایبەتی ئەو کەسانەیەکە بە خاوەن پێداویستی تایبەت بەسەرەکەنەوە ئیتر وەکو کەناڵی پەیام زۆر سپاسیەکەین خوای گەورە سەرکەوتووی کە ئینشاءڵڵا لەسەر خێر هیوادارم هەموو کەمەندامانی کوردستان ئینشاءڵڵا ببنە خاوەن فیشەی خۆیان و چاویان لە ئەم حکومەتە گەندەڵەوە نەبێ دینارێکیان وەکو سوڵ پێ بە ئەویش هەزار ڕوون نەدەگا بەسەر تا ئەوەمان بۆ کردن ئەوەمان بۆ کردن هەموو مەعاشەکەی ئەوان ناگاتە یەک ئارەقی ناوچوانی خۆ بێ منەتانەی خۆی زۆر سپاسکەین بەڵێ بینەرانی ئازیز بینەرانی بەرنامەی دەتوانم دیارە ئێمە ئەمڕۆ لە شارەدی پیرەمەگروون بووین ئەوەی بینیتان تواناکانی کاک وەستا سۆران بوو کە لە خێزانەکەی خۆیدا لە کۆی 4 کەسیان خاوەن پێداویست تایبەتین بەڵام توانیوێتی لە ڕێگەی ئەم پیشەیەوە بژێوی ژیان بەسەر بەرزانە بۆ خۆی خێزانەکەی دابین بکات دەتوانم بەردەوام دەبێت لە شوێنی دیکە لەگەڵ کەسی دیکە لەگەڵ بەهرەداری دیکە لەگەڵ خاوەن پێداویست تایبەتی دیکە لە کاتی کەدا پێتان دەگەینەوە هەمووتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت